سڵاتان لەبێ ئەوڕێیان چۆنە نەحواڵتان تەندروستیتان ئەوڕۆ لە مازدیمۆڵینە ئەوەش مازدیمۆڵ کۆمپانیای شاومی دەقی سەرەکی خۆیان لە مازدیمۆڵی دەکەنەوە جاگەر بتانەوێ بێن خەڵاتی زۆر باشانەیە وار شتە کە دەکڕی دیارێکی لەگەڵە ناونیشانەکەشیان زۆر ئاسانە ئەوە دەرگای سەرەکیە کە لەسەر شەقامی کۆیە کە دەتێ بێ مازدیمۆڵ شەقامی سەرەکیە دەستە ڕاستێک سەر کۆمپانیای شاومیە و ڤڵۆگێکی خۆش دەبین یەک دوو یوتیوبەری خۆشەویست ژێرە دەبن و حەز دەکەم ئێوەش بینم زۆر بەشتان کۆمنت نووسیبتان کە بەشداری دەکەن لەو ئیڤێنتە دەتان بینم پێکەوە قسە دەکەین ڕسم دەگریم و هەندێک لە بابەتەکانی وان کە ئەو شتانەی عەرزی دەکەن لە پێشانگەی خۆیان پێتان نیشان دەدەن ئەوە کێک خۆشەویستە ئەوەش هەردووک باش ئەم مامەزانەی خۆشەویست ئەوەژی پێکەوە ڤڵۆگێک دەکەین ئینشاڵڵا شتێکی شاز دەبێت لە سلێمانی دەبین ئینشاڵڵا هەفتەی داهاتوو لە سلێمانی دەبین پێکەوە لەگەڵ مامەزانە عینێ لقێکی دیکەی شاومی دەکرێتەوە مامە هەمەشمان لەگەڵ دەبیتن جگەل لە شوێنەکەش ڤڵۆگێکی خۆش دەبی ئەو ڕۆژە لەوانەیە پێکەوە بین لەوانەیە سلێمانی پێکەوە نیشان بدەین دانیشتەوە بین ئەوەندە ناکەین لە بۆ سلێمانی لە ڕێ ڤڵۆگ دەکەین شتی خۆش دەخۆین ئینشاڵڵا پێکەوە و ئینشاڵڵا ئێوەش وەرن مۆزوعەکەی شامی زیاتر بەڕاستی زۆر فرێندی ینی زۆر لەگەر ئێمە لەگەر یوتیوبەرەکان زۆر پشتگیری ئێمەش لێ پشتیان دەکەین و تیڤیشیان هەیە تیڤیەکە هەر داواتان دەکرد زەمات دوایە باسی دەکەین باسیما بکرێتەوە لەمەتر باسی ئەم بابەتەکان دەکەین چەندتان ماچ دەکەم لەگەڵ مامەزانە دەبین هەفتەی داهاتوو لە سلێمانی ئاگادارتان دەکەین چەند خولێکێک ماوە پێشەوەی خەڵک بێتە ژوورێ لە ناو ستۆرەکەی ئەستا دەبینێت شوێنەکە تۆزە چۆلە بەڵام خەڵکێکی یەکجار زۆر لە دەریە خەڵکێتە ژۆرێ پرۆدەکتەکان دەبینن واروەها ئینتراکشنی خەڵکی دەبین لەگەڵ ئەو بابەتانی کە لێرە عەرز کرایە دانە لەگەڵتان دەبم مەسەن لێکوانە پێتان نیشان دەم کە چ مۆبایلێک لێرە عەرزە لەلای زۆر تەلەڤیزۆنێک عەرزە ماسپاتەکانیان چییە شتەکان پێ نیشان دەم ئەوەش چەند مۆنیتەرەکە مۆنیتەری گەیمینگە و باری خۆمانە وەکو گەیمەرێک ئۆکەی وەکو گەیمەرێک وەکو ستریمەرێک وەکو یوتیوبەرێکیش دەتوانانی بەسێنەوە ئەم مۆنیتەر یاری بکەیت مۆنیتەرێکی فلات ئاسایی خۆمان ڕۆژانەکە زۆر بەتان بینیتانە وە کێرڤێکیشمان هەیە لێرە و تیڤێکیشمان هەیە بە هەر سێکی دەتوانی یاری بکەیت بەڵام یاریکردن بە کێرڤ وەکو ستریم ناچ کە بۆ کیاسە لە بۆ ستریم ناگونجێ بەڵام یاریکردن بە کێرڤ بە شاشەی کێرڤ لە بۆ شوتەرەکان بەڕای هەندێک کەسی زۆر خۆشتە لەبەرەوەی لەلایەکان هەلی زیاتر پێ دەخەڵکی ببینیم وەروەها چای مرۆڤیش عادەتەن بەخۆی هەروایە زیاتر ناوەڕاست دەبینیتن و ئەگەر گەیمەرێکی بۆ نمونە کە لێرە یاری باتڵفیڵد عەرز کرا چەندە کواڵیتی یاریەکەی بە تەواوەتی لەگەر سکرینێکی ڕێک نییە بەڵام زۆر خەڵک حەز دەکات بەو شاشەی یاریکە بەو کێرڤانە یاریکە بەڵام هەندێک خەڵکیشەیە هەردێ بە شاشەیەکی کلاسیک یاریکات دەبەرەوەی فۆکسی چاوی جوانتر بێت لەمێ ڕێنگۆ وەگرن لە کۆمنت بنووسن پێتان وایە یاریکردن بەو جۆرە شاشانە بە کێرڤ لە بۆ یاریی شوتەری FPS بە قۆسرە یاخود مجارە زیاتر خەڵکی بکوژی داوکەی یان بە شاشەی لەو شێوازە یان بە تیڤە لە کۆمنت بۆچینی خۆتان بنووسن یەک پرسیارم هەیە لە مامەزانایش خەریکی ڤڵۆگیە زانەجان لە پشتەوە سێ جۆر شاشە عەرز کرا گەیمەرێک بزەبت گەیمەرەکان پێت وایە بە تیڤە یان بە شاشەی کێرڤ یان بە شاشەی فلاتی ئاسایی کامە یاریکردن لە بۆتون ڕای زیاترە من بەڕاستی بە خۆم من وەکو خۆم ئەوە وایدم حەز دەیە یعنی ئەو کێرڤم حەز دەیە ئەگەر وەکو بە کۆمپیوتەر یاری بکەم ئەگەر بە کۆنسۆڵ نا کۆنسۆڵەوەی نەکرێت بەس کۆمپیوتەر ئۆکێ لەبەرەوەی ئۆپتیمایز ناکرێت کۆنسۆڵ بەس لەبۆ کۆمپیوتەر ئەوە خۆشکرێت بەس لەبۆ کۆنسۆڵ ناڕاست لەبۆ کۆنسۆڵ تیڤی کۆنسۆڵ یعنی تیڤی جەماعەت یعنی لۆ لایکە کاکەژی دەچینە لای شاشەکە باشترین تیڤیش بە خیبرەی خۆمان یعنی ئەوەی کەم لە مێژە لەگەر تیڤی ئەوە ئەگەر ئەوە ژیر گیانەوە ئەوە تەحفەیە 128 ئەوە 120 هێرتزە HDMI 2.1 ئەوەشیان 55ەکە زۆر باقیە 55 حەجمیان 43 یانە 43 چەند چرکەیەکمەیە ئفتتاحەکە دەست پێ دەکا و جەماعەت حازرن هەموو بینە ژوورێ
تاکە دەستی پێکردوە خەڵکە زۆری هاتە ژوورە ئێستا بەشێک لە خەڵکی خەریکی کێک خواردنینە و خەڵکەی دیکەش خەریکی سەیرکردنی ئەشیاکانن ئێستا هەندێک لە ئەشیاکانتان پێنیشان دەبۆ نرخەکانیشتان پێ دەڵێن حەزتان نزام زەبەتان هەستانەیە لە تیڤیەکان دەست پێ بکەین بۆیە سەرەتا ئەو تیڤێتان پێنیشان دەم کە لە بۆ پلەیستێشن 5 زۆر باشە کواڵەتەکەی فۆرکەی 120 هێرتزە بۆ کەسانێک حەزیان لە پلەیستێشن 5 ئەتوانەوە تیڤیە بەکاربین تیڤیەکە لە پشتە خۆمەوەیە سەرەتی تیڤیەکەشتان پێنیشان دەم باشەکەی فۆرکەیە و 120 هێرتزە لە بۆ پلەیستێشن 5 زۆر باشە ئەوە تەلەڤیزۆنەکەیە دەبێت قەبارەکەی زۆر گەورەیە هەرچەندە لە کامێرەی قەبارەی تەلەڤیزۆنی بە ئاسانی دەرناچی بەڵام سەیرێکی ئەو تەلەڤیزۆنی پێنجایی ماسفاتەکانی چییە؟ ڕامی 2 گیگایە ستۆرێج 16 گیگایە واش شەریکەی ئەمایە و بلوتوسیشیە بەڵام ئەوەی کە گرینگە دەمێ باسی بکەم ئەو تەلەڤیزۆنەیە کە وەکو لێرە نووسێ ماسفاتەکەی فۆرکەی 120 هێرتزە 120 هێرتز بەکەلێک ئەگەر تو پلەیستێشن 5 هەیە دەتوانین کواڵەتی 120 هێرتزی ئیش پێ بکەین یعنی هەندێک یاری هەیە بە کواڵەتی 1080 120 هێرتزی ئیستیفادە لێ دەکەن نرخی ئەو تەلەڤیزۆنە گەورەیەی کە فۆرکەی تەواوە سعری 1260 دلارە ئەدا سعرەکەی زۆر نی ڕاستە سعری زۆرە 1200 دلار بەڵام لە چاو ئەو قەبارە گەورەیە زۆر نی هەروە نووسیاش QLED-ە کە ئەو کەسانی گەیمەرن ئیستیفادە لەو ماسفاتە دەکەن هەم QLED هەم 120 شاشەکەشمان 75 QLED وهروەها 120 هێرتز ئەوە ژەو هیچ فۆنانەیە کە باستان دەکرد زۆر لە کۆمێ دووسی بتوانێ فۆنی ئێمای جۆرێک باشە پێما بێ ئەو جۆرەی ماقولن و لە بە زۆر خەڵکیش بەکڕێک دێ ئیستیفادە 24 ساعتێک ئەو 24 ساعت دەتوانێت بەکاری بێنی شکلیشی جوانە و نرخیشیان پێم وایە نییە زۆر بیتن ئەوەش ماشینە ڕدێنیە بۆ کەسانی وەکو من شیان پێدەبی زۆر فڵچەی کارەباییشمانەیە نییە ئەلکترۆد ئێمای ئەلکترۆد بوو توث برۆش فڵچەی کارەباییە و بەشێکی کارەبایی دان دەشەوە پێم وابێ قڵەکی وا لە بۆ خۆم بکڕم باشەوە خۆش ئێستا شتێکی زۆر سەرنجاشی دەمێ باسی بکەم ئەویان گەسکی کارەباییە ئەو گەسکە ئەگەر هەر شوێنێک لە ماڵەکە دەسوڕێتەوە هەر شوێنێکت پیس بیان شتێک بیتن بەخۆی دەسوڕێ دەیدۆزتەوە وازنانی ینی ماڵەکە بەبەردەوامی بە خاوێنی دەهێڵتەوە و سەبزانی شەحن تێدایە شەحن تێدا نیە بەڵام ئەگە سەیرێکی ژێرەوەی بکەین ئەو تایایی کە لەگەڵیتی و ئەوش پڵچەکەیتی دەسوڕێتەوە هەتا شوێنە پیسەکەنە دۆستە وازنانی و خۆش یەگە شەحنی نەما دێتەوە شوێنی خۆی شەحن دەکاتەوە ئەجاوە چەند پارچەکی لەگەڵە ئەوە پارچەکانیتی ئەو هەموو ئەشیاکانی گەسکەکەیە واتە گەسکەکی کارەبایی زیرەکە بۆ خانمانەی لە ماڵەوە ئیشیان پێ ئەکیدی میشتان پێ دەبی ئایا داکەت جاری بڵێ ماڵم بە خایەنەوە تااقەت نەبی شتەشی لەو بابەتە دەتوانین دابنەی و بزانین فشی بە چەندە 145 دلارە واتە ماڵەکەت بەردەوام بە کامی دەیەوتەوە ئەو دیارێکە لە پشتمانە کە دەبینین خەڵک ڕسم دەگریتن شاشەیەکە باوکەی شاشەکەش دەربچی ئەو شاشەیە هەندێک خەڵاتی بەنادا دەڕوات ڕسمەک دەگری هەرچی دەرسی لە ڕسمەکەی کە تو گرتیتن لە ماوەیە دەزرکەی بە دیاری پێ دەدا کۆمپانیاشا ئەوە یەک لەو کەسانێکەوە ڕسمەکەی دەگری زین سیلۆ دەرەچی چ لە بۆ دەرچوو لە ناوەڕاستی دەرچیتن شارم چ دەگرت دەبی لە ناوەڕاست بی؟ ئۆکێ یاوە چ دەگرێنەوە ئەم ژیارەکەی تاقی دەکەمە بزانم ویستونە بۆ دەردەچی یاخۆتان بەوێ فرتوفێر شارە هیتفۆنەچکەش پیرۆزە زۆر پیرۆزە ئەم مۆبایلە دەدەنێ بۆ مۆبایلێ شاید شاشەکەی دەکەین شاید شاشەکەی دەکەی مۆبایلەکەت بەرامبەر شاشەکەی ڕادەگریت دەبی لە کاتێک ڕسمەکە دابگری مەسەلەن بۆ نمونە ئەوە حساب نییە لەبەرەوەی لە دەرێکەکە دەرێت دەبی خەڵاتەکە بکەتەوە ناوەڕاست ئێستا شانسی خۆم تاقی دەکەمەوە بزانم شانسم هەیە یاخۆ نییە بژمێرە 1 2 3 4 5 ئەستا ئەمە شانسم نەبوو لەبەر شکلەکەم چیە ئێرەیە کەتە دەرێت ئەزا خەڵچکە تاقی دەکەتەوە بزانم براوەکانی دیکە چێ دەبن زاتایەکی کردەوە
لەناو بۆکسەر سپایدەرمانیش پیرۆزم یەک لەو خۆشەویستانی سەیری ڤیدیۆکانم دەکا کاکە عەبدوڵڵایە زۆر بەخێر بێ عەزیزیەتم زۆر بەخێر هاتن خۆشەویستی بەخێر ئەوەش مۆبایلەکەی لەمای پرۆیە تاوەکە ئێستا ڤیدیۆم لەسەری دروست نەکردە لەسەریش بکەین ماسپاتەکانیشان لە بۆ دەخوێنمەوە سناپدراگنی 888 لەسەرە ماسپاتی دۆڵبی ئاتمۆس و دۆڵبی ڤیژنی هەیە کە دوو ماسپاتی زۆر باشن لە ڕووی دەنگەوە و شاشەکەشی 120 هێرتزە حەسەب ماسپاتەکان سەرەکانی لەسەرە لە 449 دلاری دەست پێ دەکەم هەتا 550 دلاری حەسەب گێگا و واتە 11 پرۆیەکە 450 دلار 11 تیەکە ئەوە 11 تیەکە ئێستا حالیان بە 400 دلار واتە 50 دلاری فۆرکەی بەڵام مەگە بپرسی ئایا کامیان بکڕم بە بڕوای من پرۆیەکەی هەڵبژێرە بۆ 50 دلاری 8 گیگا 128 گیگا دەدات ماسپاتی زیاترە ماسپاتش لەوەی بەرزترە 50 دلاریش فەرقە واتە ئەوەی هەڵبژێری باشترە زۆر جار دەڵێن یاریکردن وایفای باشترە یان کیبڵی ئینتەرنێت باشترە لە بۆ یاریکردن بەعام دەڵێم کیبڵ باشترە لە جیازی وایفای بەڵام ئەگەر دەتەوێت مەسەلا ناتوانانی کیبڵ ڕاتشی یان زوودی سەرەوەی دانانی وایفایکی باش زۆر گرنگە لە بۆ یاریکردن مەتایبەتی لە بۆ MS ئەوانە کە یاریش وەکو PUBG دەکەن بەم ناو یەک لە ڕاوتەرە گەورەکان ئەو ڕاوتەرانەیە نرخیشیان پێم وایە گونجاوە مهم لە بۆ یاریکردن کیبڵ باشترە بەڵام ئەگە کیبڵ بەدەست نەکات بە ڕاوتەری یاسایی MS زۆر خراپە یاریکردن باش نییە پێویست بە ڕاوتەرێکی زیرەکی باشە ئەو ڕاوتەرانەی شامی کە لێرە عەرزی کردە پێم وایە لە بەو کارەی زۆر گونجاوە شتێکی کە دەمێت لەو ئیڤێنتەی باسی بکەم دانانی سکۆتەری کارەباییە ئەو سکۆتەرانە زۆر جوانن و کارەباییشن و ماسپاتی زۆر خۆشیان هەیە و شێوەشیان زۆر جوانە سەیرکە جگە لەو سکۆتەرانە پاسکلێکی کارەباییشمان هەیە واتە کارەبایەکە چێ یارمەتی دەدا لە کاتێک ڕۆیشتن بۆ کەسانێک کە دەیانێت پاسکل باشن و تەمبەڵیش لە پاسکلێکەش نیشاندا پەیدانەکەی کارەباییە لە ڕێگەی زنجیرەکەی و ئەو ماتۆڕە یارمەتی دەدا تاوەکو ئاسانتر پاسکلەکەی لێ بکەن بۆ کەسانی کە تۆز تەمبەڵن ئەوەش ماسپاتەکانی تیم نرخی 650 دلار LED هەیە واتە ڕەنگی LED هەیە یاسکایەکانی 16ەیە واروەها چیکەمان هەیە باتریەکی 5800 ملیامپێری لەسەرە پێدەوتێت تێسلا تایپ ڕەنگیشی ڕەشە پاسکلێکی زۆر جوانە بڕوانە ئەوە مۆتۆڕە کارەباییەکەی چێت ئەوە سکۆتەرەکەیە کە ئەوزم پاتریەکەی لێرەیە پاتریەکەی لێرەیە تاوەکو بێگاتەوە بنی ئەوە هەیە هەمی قووەتی کارەبایی دەدا ئەوەش تاکانکی وەش ماتۆڕەکەیکی کە لێرەیە ئەگە سەری سکۆتەرەکەشتان دەوێت سەرەکەی 389 دلار تابلێتەکەش هەیە کە دەمێ باسی بکەم ئەو تەنیا شتی لەسەر دەنووسێت لە کاتی خوێندنەوە شتانە توانین شت لەسەر تابلێتەکەی بنووسیم سەد و ڕەشیە مەشدا دەگری دەستە درێتەوە خۆشەویستانم هاتمە کۆتایی ڤڵۆگەکەش هیوادارم ڤڵۆگەکەتان بەدڵ ببێت زۆر بابەتمان باس کرد لەوانەیە تەسویرەکەم زۆر باش نەبێت لەبەر شوێنەکە زۆر قەرەباڵ زۆر گێرم بوو بەڵام بابەتی خۆش تێدا بابەتی سەرجەش تێدا تا ڤیدیۆیەکی کە چاوتان باش دەکەم دەکەم لایک سەبسکرایب بیر نەکەن خواتان لەگەڵ